گەرچی هاوتەری بوونی دەسەڵاتدارانی کوردستان باجەکەی دابەشکردنی سامانی گشتی و داخستنی ئاسۆکانی ئازادی و دیموکراسی و پێشەلکاری مافەکانی مرۆڤ بووە، بەڵام مەترسی لێکترازان و جەنگیان بە ئەندازەیەک زیانی بە کۆمەڵی کوردەواری گەیاندووە. تاکو کۆمەڵی کوردستانی زۆر جار لە پێناوی دروست نەبوونی ئاڵۆزی و جەنگدا ڕێککەوتنی استراتیژی ئەوانی قبول کردووە کە ئەنجامەکەی دابەشکردنی پۆست و پارە بووە، ئەوەش لە پێناوی هەڵنەگیرسانەوەی جەنگ و نەهامەتیەکانیدا. لە وەڵامی ئەو پرسیارەدا کە بۆچی دابەشکردنی دەسەڵات و دەستکەوتەکان ڕێککەوتنی استراتیژیان واژۆ کردووە، پارتی و یەکێتی ڕایان گەیاندووە ئەوە لە پێناوی دووبارە نەبوونەوەی جەنگی ناوخۆدا بووە، واتە دابەشکردنی پۆست و پارە و پاوانکردنی ژیانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و ئەمنی کوردستان بەرامبەرەکەی شەڕی ناوخۆیە، واتە ئەو دوو هێزە ئەگەر ڕێک نەکەون دەبێ بجەنگن و لە نێوانیاندا ناکۆکی بەرقەرار ببێت. ئەوە بەرەنجامی بە حیزبیکردنی ژیانی سیاسی خەڵکی کوردستانە کە ئەو دوو پارتە پاوانخوازە هەمیشە ڕێگر بوون لەوەی ژیانی سیاسی بە دامەزراوی بکرێت و حکومەت بە پێی یاسا کار بکات و بە یەک مەودا لە هەمووانەوە نزیک بێت. پارتی سیاسیش لە چوارچێوەی یاسادا کاری سیاسی بکات، نەک بەم شێوەی ئێستا خاوەنی میلیشیا و ئابووری و کۆنتڕۆڵکردنی سیاست بێت. ئەوەش بیگەێنێتە قۆناغێک کە بەو میلیشیا و ئابووریەوە لەگەڵ بەرامبەریدا بکەوێتە ململانێ و چارەنووسی وڵات بخاتە مەترسیەوە. بۆیە لە کاتی ئاڵۆزیەکانی نێوانە و دووهێزەدا نەهامەتیەکانی گەلی کوردستان چاوەڕوان کراو بووە. ئەوان گوێیان بۆ خواست و نێوبژی دەنگەکانی ناوخۆ نەگرتووە کە بۆ خۆشیان هەموو ئەو قسانیان لەبەرە کە نێوبژی کاری ناوخۆ و دەرەوە پێیان دەڵێن. بەڵام لەبەر بێمتمانەیی نێوانیان هەمیشە ویستویانە نێوبژی دەرەکی ئەوانێک بخاتەوە، هەروەکو میانگیری کۆنگرەی نیشتیمانی عراقی و نێوبژیکاری تورکی و ئینگلیزی و فەڕەنسی و ئەمریکی و ئێرانی هاتوونەتە نێوانیان و بوونەتە زەمانەتی ئاشتیکردنیان کە ئاشکرایە هەریەکە لەو نێوبژیکارانەش ئەجێندا و خواستی خۆیان خستووەتە نێودەقەکانی ڕێکەوتنەکانەوە. سەرەڕای ئەوەی ئەو دوو هێزە بە ئێتیلافێک کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمیان پێکهێناوە، ڕۆژانە نوێنەرانیان لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیر و بریکار و بەڕێوەبەرەکانیان یەکتر دەبینن و گفتوگۆ دەکەن لە سەرۆکایەتی پەرلەمان و لە نێو فراکسیۆنەکاندا پێکەوە دەسەڵات و دەستکەوتەکانیان دابەش دەکەن و ڕێگری لەو پرۆژە یاسایانە دەکەن کە داوای شەفافێتی سیاسی و ئابووری دەکەن بۆ خەڵکی کوردستان. کەچی لەسەر ئاستی حیزبایەتی پرتەوبۆڵیان لە یەکتر بەردەوامە و دەیانەوێت مادلین ئۆلبرایتێک یان کۆندۆلیزا ڕایسێک بێت و کۆبوونەوەیەکی سەرکردایەتیان ڕێک بخات و بیان خاتەوە سەر ئەجەندای ڕێکەوتنی استراتیژی بۆ هاوسەنگی دروستکردنەوە لە دابەشکردنی دەستکەوتەکاندا. ئەوەش لە کاتێکدایە کەڵەکەبوونی نەهامەتیەکانی دەسەڵاتی 30 ساڵەی ئەوان گەلی کوردستانی کە نەفت و ماندوو کردووە و کۆی ئەزموونەکەشی بردووەتە کەناری هەڵدێران و مایە پوچی.